شۆڕشی دووهەمی بارزان بەرگری و لە دەستدانی خاک. هەم شۆڕشگەڕانی شۆڕشی دووهەمی بارزان هەم سوپای عێراق بە درێژایی بەهار خەریکی خۆ ئامادەکردن و سەنگەر قایمکردن بوون و ئینگلیزیش چاودێری هەردوو لایەنی دەکرد. بەڵام لە هەر شوێنێک هەستیان بەوە بکردبایە کە سوپای عێراق کەم و کوڕیەکی هەیە یان لە شکستە بە جددی هاوکاریان دەکرد. لە نامەیەکی نهێنی و بە پەلەی باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا کە لە 1 ئابی 1945 نێردراوە ئەوە هاتووە کە متەسەڕفی هەولێر گوتوویەتی مەلا مستەفا فەرمانی با ئۆلۆبەگ کردووە کە هێزی عەشیرەتەکانی بۆ بنێرێ بۆ مێرگە سوور و دەوروبەری. هەروەها بارودۆخی باکوور ڕۆژی پێنجشەممە 9 مانگ کاتژمێر 10 بەیانی لە ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەوە دەکرێت. هەروەها متەسەڕفی مووسڵ نووسیوێتی لە شەوی 31 تەمموز لەسەر 1 ئاب مەلا مستەفا گەیشتۆتە ناوچەی بەرواری ژێری پاشان هەواڵە چەکدارەکانی دابەشی سەر 3 بەش بوون. 50 چەکدار لەگەڵ مەلا مستەفا ماونەتەوە و 50یان چوونەتە بارەمینچی نزیک سۆرا و 50 دیکەیان ڕێی چەمانکەیان گرتۆتە بەر. لە دوای ساڵی 1944 دەبینین سیاسەتی بەریتانیا گۆڕانکاری پێدادێت لە پەیڕەوکردنی سیاسەتی نەرم بۆ سیاسەتی بێمەرزی پاڵپشتیکردن لە حکوومەتی عێراقی، چونکە وای دادەنا کە پرسی کورد لە کوردستانی عێراق دژ بە بەرژەوەندەکانیتی لە عێراق بە تایبەتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی. بۆیە لەندەن و بەغدا هەوڵیاندا بە هەر شێوەیەک بێتن شۆڕشی دووەمی بارزان لە ناو ببن. ڕاوێژکاری سیاسی باکوور لە مووسڵ تەلەفۆنێک بۆ گەی ئەچ پۆمسن لە 8 1945 دەنووسێ و بارودۆخەکە ئاوا شی دەکاتەوە. ئەو بارودۆخە بەگشتی بەرەو خراپی دەچێت. ئێمە لەم دۆسەیە گەیشتینە دۆخێک کە مەلا مستەفا ژیری و هێزی خۆی بەکار دەهێنێ لەگەڵ چەکدارەکان بەیەکەوە بە مەبەستی بێزارکردنی حکوومەت و ڕسواکردنی متەسەڕیفی هەولێر و مووسڵ. من هەست ناکەم کە ئەو بارودۆخە گەیشت بێتە قۆناغێک بەریتانیەکان لەو ناوچانە بکشێنەوە و دەستێوەردام بکەین. من زۆرترین سەرنجی خۆم دەخەمە سەر ئەو کێشەیە و لە هەر بەرەو پێشچوونێکدا ڕاستەوخۆ پەیوەندی بە باڵێزخانەوە دەکەم بۆ ئەوەی مەلا مستەفا هەست بەوە بکە کە ئێمە بە کردار پشتیوانی سەربازی حکوومەتی عێراقین لە هەموو چالاکێک دژی ئەو. مەلا مستەفا بە بێدوودڵی بۆ بەدەستێنانی پشتیوانی مادی و معنەوی هیچ بەردێک نامێنێ هەڵی نەداتەوە. بەخۆشی بێیان بە ناخۆشی لە هەموو شارەکانی باکوور ئەو پشتیوانیە کۆ دەکاتەوە. لە 11 ئاب حکوومەتی عێراق بڕیاریدا دەست بە کۆکردنەوەی هێزەکانی بکە و دوو فێرخە لە یەک کاتدا بجوڵێنێ، یەکێکیان بۆ باپشتیان و ئەوی دیکەش بۆ ڕواندوس. پێشبینی دەکرێت لە 20 بۆ 25 ڕۆژی دیکە هەوڵی چوونە ناو بارزان بدەن. هەمان ڕێکەوت ئەم زانیاریانەش لەلایەن بەرپرسی کاروبارەکان لە باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا بۆ وەزارەتی دەرەوە نێردراون. 1. ئێستا سەرای بلێ لەلایەن تێکدەران داگیر کراوە. هەروەها بارەگای پۆلیس لە بیرەکەپرا ئابڵوقە دراوە. هەر بۆیە حکوومەت بڕیاریدا هەنگاوی دەست بەجێ بگرێتە بەر. 2. بۆ ئەوەی ڕێگری لە هەموو جوڵەیەکی مەلا مستەفا بکرێ فرقەیەک بەرەو باپشتیان بەڕێکرا. 3. هەر کاتێک ئۆتۆمبیلەکانی گواستنەوە دابینکران فرقەیەکی دیکە بەرەو ڕواندز دەجوڵێ. 4. فرقەیەک لە باشوورەوە بەرەو ڕواندز دەجوڵێندرێ. 5. هێزەکانی پۆلیس بەرەو مووسڵ نێردران. 6. هەموو خولەکانی سوپا و کارەکان لەو بارەوە هەڵوەشێندرانەوە. 7. هەرچەندە ئۆپراسیۆنەکە بە دڵی ژەنەراڵ ڕینگتۆن نەبووە، بەڵام هەر دەبێ هەمانگی لەگەڵ حکوومەتی عێراقدا بکات. 8. من بانگ لە حکوومەتی عێراق دەکەم بانگەشێکی چڕی سیاسی دەست پێ بکا و دانیشتوانی بارزان و خێڵەکانی دەوروبەری تێبگێنێ کە حکوومەت دژی ئەوان نییە. ڕاستی ڕۆڵی هۆزەکان لەو شۆڕشەدا دەکرێت بە
وەکو دەڵێ بە ئەرێنی و بە نەرێنی تەماشە بکەین. ئەرێنیەکەی ئەوە بووکەوە مەلام مستەفای بارزانی کاتێک دێتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لە سلێمانی بەجێ دێڵێت لە 12 تەمموز دێتە مەهاباد. لە مەهاباد دەبێتە میوانی حاجی بابە شێخ. حاجی بابە شێخ کە دواتر دەبێتە سەرۆکوەزیران لە کۆماری کوردستان. دواتر چوونی بۆ لای مامەد ئاغای کولیجی. مامەد ئاغای کولیجی سەرۆکی تیرەی قادری بوو لە هۆزی مامەش. لەوێ مامەد ئاغا بە هەموو شێوەیەک پاڵپشتی مەلام مستەفای بارزانی دەکات و لەلایەن حکوومەتی عێراقیشەوە دەنگۆی ئەوە بڵاو کرا بۆ ئەوەی مەلام مستەفا بە زیندوی یان بە مردووی ڕادەست بکات بڕی 50,000 دینار وەکو دیاری پێدەبەخشرێت. ئەمە ڕۆڵی مامەد ئاغا بە دیار دەخات و دەزانێت ئەو دیاریە پێشکەش کراوە لەگەڵ ئەوەدا مەلام مستەفا بەڕێزەوە بە خێراتنیە دەکات و خەڵکەکەی مامەد ئاغا زۆر بەڕێزەوە بە خێراتی مەلام مستەفا دەکەن و چەکی پێدەدات بڕنۆکەی خۆی ئەو بڕنۆیکەوە بڕنۆی خۆی بە مەلام مستەفای دەدات ئەو بڕنۆیشی لەلا دەمێنێتەوە کە بۆ ئەو کات چەکێکی زۆر گرنگ بووە و تاکو لە ڕواری ئاراسش دەپەڕێتەوە ئەو چەکەی هەر لەلا ماوە. حکوومەتی عێراق ئاگاداری نامەیەکی بۆ مەلام مستەفا بارزانی نارد. ئەمە دەقەکەیەک. ئاگاداری بۆ مەلام مستەفا بارزانی سەبارەت بەو کردارە ئاژاوە جێڕیانەی کە لە ناوچەی بارزان لەلایەن تۆ و شوێن کەوتوانت ئەنجام دەدرێن کە بریتین لە شکاندنی پەیمان و یاسای ئاشتی و پشێوی نانەوە بۆیە حکوومەت بڕیاری دووبارە ڕێخستنەوەی یاسا و فەرمانەکان و دامرکاندنەوەی کردارە تاوانکاریەکانیدا لەم ناوچەیە. کەواتە تۆ ئاگادار دەکرێتەوە کە خۆت و کردەوە تاوانکاریەکانی بارزانیەکان لە ماوەی 3 ڕۆژ لەگەڵ گەیشتنی ئەم نامەیە بدەیە دەست حکوومەت. ئەگەر پابەندی نەبی و کۆتایی بەم کردەوانە نەهێنی حکوومەت هەموو ڕێکارە پێویستەکان دەگرێتە بەر. ئەگەر نا تۆ لە ئەنجامی هەموو ئەو کردەوانە بەرپرسیار دەبی بەرەو ڕووی لە دەستدانی ژیان و هەموو ئەو شتانەی کە هەتا دەبیتەوە. لە ڕێکەوتی 11 ئابی 1945 تۆمسن بۆ وەزارەتی دەرەوە نێردراوە و ئەمەی تێدا باس کراوە. بارودۆخ لە باکوور بە تەواوی تێکچووە و هێزی ئاسمانی عێراقی ئەم بەیانیە بلەی بۆمباران کرد. لە هەمان کاتدا نەگەیشتن بە ئەنجام و پێک نەهاتن لە نێوان ژەنەڕاڵ ڕینگتۆن و حکوومەتی عێراقی لەبارەی پلانی ئامادە بۆ ئۆپراسیۆنەکان کە باشکرا بەشداری دەکەن لە هەوڵدان بۆ داگیرکردنی بارزان لە ماوەی 2 تا 3 هەفتە. کاتێک ڕێژەی یەکجار زۆر ڕانەهاتوو دەنێردرێت بۆ ئەوەی ببنە سەر ئێشەلەوەی کە هەر هیچ نەبێ لە بارودۆخی هێرشبردندا بۆ پێشەوە لەسەر شوێنە زۆر بەهێزەکان کە ترس و هەڕەشەی جددی و ئاڵۆزی لەسرە جێگیر بن. کاتێ مەلام مستەفا دەگەڕێتەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان تەنها خاوەنی 3 چەک بووینە. ئەوەی باسمان کرد کەوا چەکێک لە لای مامەد ئاغا و پێ دەدرێت کە دێن مەلام مستەفا 2 مانگ خۆی دەگرێت بۆ ڕوبڕبوونەوە لەگەڵ سوپای عێراق و کاربەدەستانی حکوومەتی عێراق لە ناوچەکە. داواکردنی مەلام مستەفا لەسەر ئەوەی کەوا گەڕایمەوە دەبێت حکوومەت داواکاریەکانمان جێبەجێ بکە، بەڵام حکوومەت وەڵامی بۆ ئەمە چ دەبێت؟ دەبێت وەکو دەڵێ یەکسەر خۆت ڕادەست بکەیت بەبێ مەرج. ئەمە وا دەکات مەلام مستەفا ئیدی بیر بکاتەوە دەبێت لەوە دەست پێ بکات هێرش بکاتە سەر بنکەکانی پۆلیس. بۆیە دەست داوێت لە تشرینی یەکەمی 1943 دەتوانێت نزیکەی 22 بنکەی پۆلیس دەست بەسەردا بگرێت. ئەمە دەبێتە سەرەتایەکی باش بۆ کۆکردنەوەی چەک لە دەستی شۆڕژێڕان و هەروەها جگە لە چەک ئازوقەش. ئێمە دەزانین ئەو کاتە بارودۆخی کوردستان بە جۆرێک بووە، بارودۆخی ئابووری لەو پەڕی خراپی بوو. ئەمە دەبێتە بنەمایەکی باش بۆ وەکو دەڵێ لەسەر پێڕاوەستانی شۆڕشەکە و بەردەوامبوون لە خەبات بەرامبەر بە حکوومەتی عێراق و بەریتانیا. ڕۆژێک دواتر هەواڵە بەپەلە و نهێنیەکانی وەزارەتی ناوخۆ لەبارەی بارودۆخەکە ئەمە بووە. 1. لە بنکەی پۆلیسی قەزای ئامێدی 11 پۆلیس لەلایەن بارزانیەکانەوە دەست بەسەر کراون لە ژێر دەسەڵاتی ساڵح عەبدولعەزیزی برای عیزەت عەزیز کە ئێستا ئەو پۆستە بڕێوە دەبن لەگەڵ 60 لە پیاوانی عەشیرەتەکان. 2. بنکەی پۆلیسی هەکاری دوای چۆڵکردنی لەلایەن پۆلیسەوە لەلایەن خالید ئاغای زێباری و
شەست لە پیاوە شوێن کەوتوەکانی دەستی بەسەردا گیراوە. 3. لە ئامێدی 25 پۆلیس و 2 ئۆتۆمبیلی سەربازی بە پیر داواکاریەکانی قایم مەقام نێردراون بۆ ئەوەی پاڵپشتی بنکە سەرەکیەکانی ئەو قەزایە بکەن. نهێنی ئینگلیز لەوەی کە پەیوەندی بە حکوومەتی عێراق و شێخەکانی بارزان هەیە کێشەکە بەم شێوەیە هەڵدەسەنجێنن. 1. لە بارودۆخی ئێستا دەردەکەوێت کە مەلا مستەفا بە ئەنقەست تەحەدای حکوومەت دەکات. هۆکارە سەرەکیەکەی ئەم دۆخە ئەوەیە شێخەکانی بارزان قایل نابن ناوچەکەیان لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆنتڕۆڵ بکرێت. 2. لە ساڵی 1944 دوای شۆڕشە سەرکەوتوەکەی مەلا مستەفا ئەوە شتێکی حتمی بوو کە شێخەکانی بارزان بیر لە ئۆتۆنۆمی بکەنەوە. حکوومەت ئامادە نەبوو چاو بە دووبارە بنیادنانەوەی دامەزراوەکانیدا بخشێنێتەوە لە بارزان. ڕێکەوتی 22 ئابی 1945 باڵێزی بریتانیا لە بەغدا نامەیەکی بۆ وەزارەتی دەرەوە ناردووە و ئەمەی تێدا نووسیوە. 1. ئەمڕۆ دوای ڕەزامەندی ڕاوێژکاری ڕۆژەڵات گەشتێکی ئاسمانی دەکات بۆ مووسڵ تا ڕاوێژ لەگەڵ کۆنەلێل می دەکات. لە گەڕانەوەیدا ئەوە دەخاتە ڕوو کە هەمانگی تەواو هەیە لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی عێراق و هەنگاو نراوە بۆ سنووردارکردنی کێشەکان و وەستانەوە لە دژی کاولکاران. 2. تا ئێستا مەلا مستەفا سەرکەوتوو بۆ لەوە دەستێنانی پاڵپشتی هێرش بۆ سەر بنکەکانی حکوومەت بەردەوامە، بەڵام مەلا مستەفا توانای ئەوە نییە ئەو هەموو هێزە گەورەی ڕێک بخات. لەلای دیکەوە دەنگۆی بەهێزان کە ئەو دووبارە دەیەوێ نامەگۆڕینەوە لە نێوان ئەو ژەنەراڵ مید هەبێ. من پێش ئێستا ڕێنماییم دەرکردووە کە ئەگەر نامەی نارد ڕاستەوخۆ بۆ منی بنێرێ و بەبێ پێدانی دەسەڵاتی دیاریکرا و وەڵامی نامەکە نەداتەوە. من پێویستە ئامۆژگاری حکوومەتی عێراق بکەم، بەڵام بیرۆڕای ئێستام ئەوەیە کە نامەگۆڕینەوە لە نێوان باڵێۆزخانەی بریتانیا و ئەو چەکدارە کارێکی باش نییە. 3. لە هەمان کاتدا بۆمبارانکردن لەلایەن هێزی ئاسمانی عێراقی بەردەوام بێ و بەهێزتر بێ، چاودێری هێزە چەکدارەکانیش بەرەو پێش دەچێ. شۆڕشی دووەمی بارزان توانی دەستە بژێرێکی سیاسی ڕۆشنبیری شار پاڵپشتی لە شۆڕش بکەن، واتە شۆڕش لە ناوچەگەرایی بپەڕێتەوە بۆ شۆڕشێکی نیشتیمانی کە تەواوی کوردستان بگرێتەوە. ئەوە خاڵێکیان. خاڵێکی دیکە دەرکەوتنی مستەفا بارزانی وەکو سەرکردەیەکی دیار و لێهاتوو کە لە شۆڕشی دووەمی بارزان دەرکەوتووە، دەتوانین بڵێن ئەو کەسایەتیە لە ژینگەیەک پەروەردە بووە کە کاریگەری شێخانی بارزان لەسەریە بووە، لای ئەوانش لەو مەدرسەیە خەڵک وا فێر دەکرا کە چۆک بۆ دوژمنان دانێت. تەلەگرامێکی کۆددار لە CICI بەغداوە بۆ هێزی ئاسمانی بریتانی و وەزارەتی بەرگری نێردراوە و لێی نووسراوە. نابێ ئەم نامەیە بچێتە دەرەوەی بەشەکانی حکوومەتی بریتانیا یان بارەگاکانی هەتا ئەگەر بە کۆدیش بێ، بەبێ ئەوەی دووبارە دابڕێژرێتەوە و ئەم زانیارانەشی تێدایە. ئەرشەد ئەلعومەری دەستەکارکێشانەوەکەی قبول کرا. ئەمدی ئەلپاچەچی بووە وەزیری دەرەوە بە وەکالەت. بارزان و بلێ و سیدەکان هێشتا بەرگری دەکەن. بەتالیۆنی چیایی پۆلیس لەگەڵ هێزی پشتیوانی بۆ سیدەکان لە 25 ئۆگەست لە بادیلیان لەگەڵ یاخیبووەکان بە یەکیاندادا. شەڕ کاتژمێر 21 وەستا. بە یەکدادانی زیاتر لە هەمان شوێن لە 26 ئۆگەست ڕوویدا. ژماری یاخیبووەکان بە 600 پیا و مەزەندە دەکرێت. ژماری کوژرا و برینداری پۆلیس و هێزە چەکدارەکانی دیکە نەزانراوە. ئێستا بەپێی راپۆرتی پشتڕاستکراوی هێزەکانی کۆمەڵی کورد، شێخێک خەریکی کۆکردنەوەی سۆفیەکانێتی کە بەشێک لە چەکدارەکانی هەرکی خەڵکی ئێرانن، ئەو گوتوویەتی خۆمان ئامادە دەکەین لەگەڵ 400 پیا و لە 26 ئۆگەست هێرشکوێنە سەر یاخیبووان. مەلا مستەفا و مەحموود ئاغای زێباری و 250 پیا لە دەوروبەری ئاکرێن لە 26 ئاب لەگەڵ یەکە سەربازیەکان لە دەرەوەی ئاکرێ بە یەکیاندادا و شەڕ لە سەرێ ئاکرێ هەتا 27 ئۆگەست بەردەوام بوو.
لە ماوەی ئەو هەفتەیەدا ئەم شوێنانە بۆمباران کران، سیدەکان، بلێ، گربیش، ئەیتوت، سەرێپێرز، ئەنجامەکان نەزانراون. مەلا مستەفا لە ڕێی نامەیەکەوە ئیدانەی بۆمبارانکردنەکەی کرد. پاڵپشتی کارانی حکوومەت هێریشیان کردە سەریاخیبوان. ئەنجامەکان نەزانراون. تورکیا لە هەوڵی ئەوەدایە نێڵە یاخیبووەکان بچنە ناوخاکی تورکیا. بەزارەکی داوا لە حکوومەتی ئێران کراوە سنوورەکانی دابخات لە دۆڵانپەرداغەوە هەتا سنووری باشووری ناحیەی باڵک. ڕێکەوتی 25 ئابی 1945 ڕاوێژکاری سیاسی بریتانیا لە هەولێر تەلەگرامێکی بۆ بەڕێکاری کاروباری خاوەن شکۆ لە بەغدا ناردووە. 1. عشیرەتەکانی ئامێدی و ئاکرێ چەکدار کراون و ئامادەن بۆ پشتیوانیکردنی حکوومەت. 2. دوو نامە بە ئیمزای مەلا مستەفا بارزانی و مەحموود ئاغای زێباری نێدراون و داوای پەیوەستبوونی 4 فەرماندەی هۆزێک دەکەن پێیانەوە، بەڵام هێشتا وا دیارە وەڵامیان نەدراوەتەوە. 3. فڕۆکەکان راپۆرتێکیان داوە کە دینارتە و دەوروبەری لەلایەن یاخیەکانەوە چۆڵ کراوە و هێزاراقیەکان بەبێ ڕوبەڕۆبوونەوە چوونەتە ناوی. مەلا مستەفای بارزانی پاش ئەوەی بە شێوەیەکی زۆر چڕوپڕ ڕوبەڕووی هەموو هێرشەکانی حکوومەتی عراقی دەبێتەوە و ڕوبەڕووی هەموو ئەو پلانانش دەبێتەوە کەەوە بەریتانیا پشتگیری لە سوپای عراق و حکوومەتی عراقی کرد. 2000 حکوومەتی عراق و بەریتانیا دەستیان هاوێشتە گەمەیەک کەوە هانی هۆزە کوردیەکان بدەن دژی شۆڕشی دووەمی بارزان. ئێمە دەزانین پێشتر مەلا مستەفا لە چەند گەڕانێک بەناو هۆزەکاندا توانی بووی پشتگیری هۆزەکان بۆ شۆڕشی دووەمی بارزان دەستەبەر بکات، بەڵام بەهاندانی بەریتانیا بۆ هۆزەکان ئەمە وای کرد هۆزەکان بەرامبەر بە وەرگرتنی هەندێک ئیمتیازات پشت لە شۆڕشی دووەمی بارزان بکەن و ئیتر هەموو هۆزەکان لەگەڵ سوپای عراق ڕێککەوتنکەوە ڕوبەڕووی شۆڕشەکە ببنەوە. ئیتر مەلا مستەفا بڕیار دەدات ناتوانێت ڕوبەڕووی بارودۆخێکی ئەوها ببێتەوە، بۆیە بە ڕێککەوتن لەگەڵ جەنابی شێخ ئەحمەد ڕێک دەکەون لەسەر ئەوەیکەوە بە شێوەیەکی منەظەم ڕێک و پێک پاشەکشە بکەن بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. لە 6 ئەیلولی 1945 باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا ئەمەی بۆ وەزارەتی دەرەوە ناردووە و وردەکاری شەڕی تێدا خستۆتە ڕوو. 1. فەوجێکی سەربازی عراقی کە لە ڕوانسەوە جوڵا بوو لە نزیکەی 2 میل لە لای باشووری ڕۆژهەڵاتی مەزنێ ڕۆژی ڕابردوو دوای شەڕێکی قورس وەستێنراوە کە تا ڕاتێ قوربانی زۆری لەکەوتوێتەوە. ستونێکی سەربازی لە ئاکرێەوە دەستی بەسەر دینارتەدا گرتووە. ستونێکی پۆلیسیش کە لە 2 بەتالیۆن پێکهاتە بوو بەبێ هیچ ڕوبەڕووبوونەوەیەک لە ئامێدیۆ گەیشتوتە ڕووباری زاب. ئێستا ئەوە پشڕاست کراوەتەوە کە سیدەکان بەر لەوەی کە چالاکیە سەربازیەکە دەست پێ بکات لەلایەن پیاوانی عەشیرەتە هاوڕێکانمانەوە ئارام کراوەتەوە، بۆیە ئێستا هەلومەرجەکە لە ژێر کۆنتڕۆڵدایە. 2. ڕاپەڕینی بەرهەڵسکارەکان زۆر تند بوو لەوەی کە لەلایەن فەرماندەی باڵای عێراقەوە پێشبینی کرابوو. ئەمەش کۆمەڵێک دەنگووی لەو بارەوە زیندوو کردبوونەوە کە ناڕازیەکان پشتیوانی بیانیەکان بۆ نمونە ڕووسەکانیان لە پشتە. ئەگەر چیتا ئێستا بەهۆی نەبوونی هیچ بەڵکەیەکەوە زەحمەتە ئەمە پشڕاست بکرێتەوە. 3. لەوانەیە تا دوای کۆتایی پشووی ڕەمەزان بۆ ماوەی چەند ڕۆژێک بەر لەوەی پێشڕەویەکە دەست پێ بکاتەوە وەستانێک هەبێت. لە 20 ئەیلول وەزارەتی ناوخۆی عێراق نامەیەک بۆ باڵوێزخانەی بریتانیا دەنێرێت و ئەوە ڕادەگەێنێت کە بەرهەڵسکارەکان ئێستا دەستیان بەسەر گەلی دینارتە و گەلی ماریەدا گرتووە. هێزی عەشیرەتەکانی سەر بە حکوومەت لە دینارتە کۆبوونەتەوە و ئامادەکاریان کردووە بۆ هەنگاوی دواتری ئەم هێرشە بۆ ڕاماڵینی مەلا مستەفا و بەرهەڵسکارەکان بە درێژایی زاب. راپۆرتەکانی دواتر باس لە گەیشتنی شێخ ئەحمەدی بارزانی و بنەماڵەکانی دیکە دەکەن بۆ کانی ڕەش. وا باس کراوە کە ئەم بنەماڵانە بە شێوەیەکی جێگای سەرنج لە ڕووی سەربازیەوە پارێزگاریان لێ دەکرێت. هەندێک فەرمان بۆ دەستەی یەکەمی پۆلیسی باپشتیان دەرکراون بۆ بەردەوامبوون و پێشڕەوی بەرەو ناوچەی سیدەکان بۆ پشتگیریکردن لە پاشەکشە. ڕێکەوتی حوتی دا ئۆسی ئاماژە بە گەیشتنی ئەم دەستەیە دەکات
بۆ سەری بەردی و پەیوەندیان بە پۆلیسی سیدەکانەوە کردووە. راپۆر دراوە کە مەلا مستەفا لە گوندی بەسیسەوە ڕۆیشتووە بۆ بەرسیاف. ئاڕاستەی پاشەکشەکە لە ڕێگای خێرەزۆک و کەک لە سەری زاراوا و ڕووباری بەودس و چێکیەوە دەست بە سەرداگرتنی کانی ڕەش بە ژمارەیەکی کەم بەرهەڵسکار. بەشێک لە هەمانە و پلانە بۆ چاودێریکردنی پاشەکشەکەیە. گرتنی ڕابەرەکانی بارزان لە گۆڕیە و ئۆپراسیۆنەکانی داهاتوو ئەوە نیشان دەدەن کە ئایا ئەو دەستەیەی پۆلیس کە ئێستا لە نزیک سیدەکانن دەتوانن ڕێگری بکەن لە دەربازبوونی بەرهەڵسکارەکان لە ڕێگەی سیدەکانەوە بەرەو سنوورەکانی ئێران. سەبارەت بە کۆتایی هاتنی شۆڕش لە کۆتاییەکانی ئەیلولی ساڵی 1945 مستەفا بارزانی پاش ئەوەی گەیشتە ئەو قەناعەتەی کە حکوومەتی عێراقی سیاسەتێک پێڕەو دەکاتن بەکارهێنانی کورد دژی کورد. بۆیە مستەفا بارزانی ئەوەی قبول نەکرد، ئەو بابەتەی قبول نەکرد، بە تایبەتی ئەو هۆزانەی کە سەردەمانێک پاڵپشتی شۆڕش بوون حکوومەتی عێراقی توانی ئەوانە بەرەو لای خۆی پەلچێش بکاتن. بۆ یەکەم مستەفا بارزانیش هەوڵیدا شەڕی کورد نەکاتن، بریارەوەی دەی پاشەکشە بکات بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان. بۆیە لە تشرین یەکەمی ساڵی 1945 بەخۆی و پێشمەرگەکانی و نزیکەی 35,000 خانەوادە لە ڕێگای سنووری چێ لە شین دەستنە ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕێکەوتی چواری کانونی یەکەمی 1945 ڕاوێژکاری بریتانیا لە مووسڵی باکووری عێراق ئەمەی بۆ باڵوێزخانەی بریتانیا لە بەغدا ناردووە. لە هاوینی ڕابردوو ناوی مەلا مستەفا لە سەرزاری تەواوی چینەکانی کۆمەڵگا بوو. هەندێک لەوە دڵنیا بوون کە ئەو شکست بە ڕکابەرەکانی وسپای عێراق دێنێ. ئەو کاتەی ناچار کرا لەبەر دۆخەکە داوای پەنابەری لە ئێران بکات. ژمارەی هاوسۆزەکانی زیاد بوون. لایەنگرانی لە ئایندەی ئەو نیگەران بوون و ئەوەی جێگای گومان بوو لەو قۆناغە بیرۆکەی بەهێز ئەوە بوو کە لە داهاتوویەکی نزیکدا لە کامپەکانی ڕووس پێشوازی لێ بکرێت. ئێستا پەرێشانی پێشومان لە مەلا مستەفا و برا تاکڕاکەی شێخ ئەحمەد بەجێ مەترسی دادەنرێ کە ئەو بارزانیانە لەلایەن ڕووسەکان هان بدرێن و لە کاتی گونجاودا ئەوان لە هێرشێک لە باکووری عێراق لەگەڵ هاوپەیمانە نوێکەیان بەشدار ببن. دوایەوەی زۆرینەی بارزانیەکان شوێن و ماڵ و حاڵی خۆیان جێهێشت و شۆڕش گێڕە قارەمانەکان خاچیان لە دەستدا بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان کەوتنە ڕێ و ئەمجارەیان لەوێوە دەستیان بە شۆڕش و خاک پارێزی کردەوە.